ئیبلیسی مەلعون بەردەوامە لەسەر خوتبەکەی بۆ ئەهلی دۆزەخ و بۆ شوێن کەوتوانی، بەڵام خوتبەیەکی پڕ لە ناخۆشی و بێوەفایی و سپڵەیی، پڕ لە خیانەت، پڕ لە درۆ، پڕ لە بێوەفایی، پڕ لە بێمنەتی بەرامبەر بە ئەهلی دۆزەخ، بەرامبەر بە شوێن کەوتوانی. ئیبلیس پێیان دەڵێ ما ئەنە بمصریخیکم وما ئەنتم بمصریخی. خاڵی چوارم، قسەی چوارم دەڵێ بە دڵنیایی پێتان دەڵێم ئەمڕۆ من ناتوانم ئێوە لە جەهەنم ڕزگار کەم، ئەمڕۆ من ناتوانم ئێوە سەرخەم، ئێوە ڕزگار کەم، یارمەتی دەرتان بم و ئێوەش ناتوانن من دەرکەن لە جەهەنم. هیچ بێ ئومێد بن. ئەمە قۆڵ بڕینە، ئەمە خۆڵکردنە چاوی بەرامبەرە. وەکوەوەی کە بە کەسێک بڵێ بڕۆ ناو بیرە دوای خۆم دەرتەکەم، دوای بڵێ وڵاقم نییە بەسەرتەوە. بڕۆ سجنەوە دوای خۆم ڕزگارتەکەم، دوای وەڵام نەقم نییە. بۆچی چوودە سجنەوە؟ حەقم چییە بەسەرتەوە؟ ئەمە قۆڵبڕینی پێڵێن، ئەمە خیانەتی پێڵێن. بۆیە لەو کەسە نەفامتر هەیە، نەزانتر هەیە جەهەنم بکڕێت بەهەشت واز لێبێنێ، لەو کەسە نەفامتر هەیە فەزڵی گوێڕایەڵەکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدا بەسەر فەزڵی کێدا؟ ئاگادار بزانی بەسەر کێ ئەیدێ، بەسەر ئیبلیسە یا بەسەر چییە؟ کەواتە ئاگادار بە هەر کاتێ تۆ فەزڵی ئیبلیست دا بەسەر خوا و پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، سەرنجام بۆ جەهەنم دەڕۆی. ئەو کەسە نەفامە کە واز لە فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەهێنێ صلی الله علیه وسلم. تەماشاکەن، ئەڵێ من ناتوانم ئێوە لە جەهەنم ڕزگار کەم، چونکە ئەوان دەڵێن چیمان بۆ دەکەی ئیبلیس؟ ئێمە خستە جەهەنمەوە، ئەی حەلمان چییە؟ چیمان بۆ دەکەی؟ ئەویش دەڵێن نە ئەتوانم ڕزگارتان کەم، نە ئێوەش ئەتوانم من ڕزگارکەن، هەردووکمان بۆ خۆمان لە جەهەنمە هەمومان دانیشین بە عەزاب و بە سزای خواوە. خوا غەزەبی لە هەمومان گرتووە، خوا غەزەبی لە من گرت، غەزەبی لە ئێوەش گرت کە شوێنی من کەوتن. تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە شەفاعەتەکا بۆ شوێن کەوتۆکانی. ئیبلیسیش گاڵتە بە شوێن کەوتۆکانێکات، ڕائەبوێرێ بە شوێن کەوتۆکانیانەوە. ئیبلیس تاوانباریان دەکات، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوایە گیان لێیان خۆش ببیان خە بەهەشتەوە، خوایە گیان مەحکەمەیان بکە و کۆتایی بە وەستانی ساحەی مەحشەر بهێنە. ئەمە وەفای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەوەش سپڵەی و بێوەفایی ئیبلیسە. جا بۆ خۆت ئەمڕۆ هەڵی بژێرە. خوای گەورە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم شایستەی ئەوەیە کە شوێنی بکەوی یا ئیبلیسی سپڵە و بێوەفا. ئەڵێ هیچم پێ ناکرێ، بۆ خۆتان لە جەهەنەما بن، کەسیش نەڵێ بۆ هیچم بۆ ناکرێت، چونکە من وعدە خلافم درۆم کرد لەگەڵ ئێوەدا. ئەمە خاڵی چوارم. خاڵی پێنجەم دەڵێ ئینی کەفەرت بما ئەشرەکتمونی من قبل. دەڵێن ئیبلیس ئێوە لەبەر خاتی تۆ ئەوەمان کرد، لەبەر خاتی تۆ، لەبەر دڵی تۆ، لەبەر خاتری قسەکانی تۆ زینامان کرد، پیاومان کوشت، خۆمان ڕوود کردەوە، عارقمان خوارد، خراپەکاریمان کرد. ئەویش ئەڵێ ئینی کەفەرت بما ئەشرەکتمونی من قبل. هەرچیتان کردو من باوەڕم پێی نییە، بە قسەی منتان کرد بە شەریکی خوا، گوێڕاڵی منتان کرد و گوێڕاڵی خواتان نەکرد، من باوەڕم بەوە هەر نییە، خوا شەریکی نییە. خوای گەورە دەبێ بە قسەی بکەی، بەڵام نابێ بە قسەی ئیبلیس بکەی. من باوەڕم بەوە نییە، درۆکەنێەوە، ڕاست ناکەن. بۆ شەریکتان بۆ خوا بڕیاردا، بۆ بە قسەی منتان کرد. ئەمە ئەو پەڕی بێوەفایی و سپڵەی ئیبلیس ئەسەلمێنێ. ئیبلیس باری نییە لە دنیادا. پێت ئەڵێ خوای گەورە فەرمێ كمثل الشيطان إذ قال للإنسان كفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله. شيطان بيضل كافر به خراب بك ككردت خواي قرد فرمي خواي قرد فرمي الله من بريم لتو من لخوا ترسم. سبحان الله، خرابت بيك أجعل لخوا ترسم، تو لخوا نترساي من لخوا ترسم. زينات بيك على زينابك كردت على من لتو بريم من لخوا ترسم. نوێژ مەکە، کاتێککە نوێژ ناکەی پێت ئەڵێ من لە تۆ بەری، من لە خوا ئەترسم. تۆ لە خوا ناترسی، نوێژ ناکەی، خراپەکاریەکەی. بۆیە ئەڵێ هەرچیتان کردووە لە دنیادا بۆ من باوەڕم پێی نییە، بێ باوەڕم پێی نابێ بە قسەی منتان کردایە، کە بە قسەی منیشتان کردووە منەتتان نازانم، بێ منەتم لێتان، بارم نییە بۆتان، بۆ بە قسەی منتان کرد. تەماشاکە چەندێ بێوەفایە.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە غەزای بەدرا کۆمەڵێک ئەسیر گیران ئەسیر دیل پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر مطعیمی کوڕی عەدی پیاوێکی مشریک و بتپەرست بوو بە بتپەرستی مردبوو بە کافری مردبوو بەڵام کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە طائف گەڕایەوە بەردبارانیان کرد و ئازاریاندا ئەم پیاوە مطعیمی کوڕی عەدی گرتێ خۆی پەنایدا کاتێک کە مردەوە پیاوە بە کافری بە مشریکی و بتپەرستی ئەو ئەسیرانە گیرا بوون پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر ئێستا ئەو پیاوە زیندوو بوایە وەکو وەفایەک بۆی ئەوە بەهاتایبی تای ئەم ئەسیرانە بەردە هەمووی لەبەر خاتری ئەو بەرەدا وەفایەک بۆ ئەو کەسێک کە کافریش بۆ مشریک بووە بەڵام ئیبلیس ئەڵێ من باوەڕم بەوە نییە کە ئێوە شەریکتان بەخوا بڕێداوە بە قسەی منتان کردووە من باوەڕم بەوە نییە ئێوە ڕاست ناکەن بۆ بە قسەی منتان کرد چۆنە بێ بە قسەی من بکرێ چۆنە بێ فەرمانی خوا بشکێن لەبەر خاتری من باوەڕم بەو شتە هەر نییە نابێشتی وا بکرێ بە هیچ جۆرێک آخر خاڵ دەڵێ خاڵی شەشەم خودبەکەی کۆتایی دێنێ دەڵێت ئین الظالمین لەهم عەذاب ئەلیم پێیان دەڵێ لە جیاتیەوەی دەستخۆشیان لێ بکە کە ئێوە شوێنی من کەوتن بە قسەی منتان کرد ئەڵێ ئێوە زاڵمن ئێوە کە شوێنی من کەوتن زوڵمتان کرد ئەوەشی زاڵم بێخوا عەزابێکی بە ئێش و ئازاری بۆ داناوە سبحان الله شوێنی کەوتووە خەڵکی بە ملیارەها خەڵکی ملشکانەوە بۆ جەهەنەمی بردووە لەو لاشەوە دەڵێ ئێوە زاڵمن بۆ بە قسەی منتان کرد لە جیاتی دەستخۆشی تاوانباریان دەکات الله ئێوە زاڵمن ئەگە زاڵم نەبوو نایە بە قسەی منتان نەکرد سبحان الله بۆیە شوێنکەوتنی ئیبلیس شەرمەزاریە ڕسواییە دۆڕاویە خوای گەورە دەفەرمێ وەمەن یەتەخذ الشەیطان وەلییا من دون الله فقد خسر خسرانا مبینا ئەوەی شوێنی خوا نەکەوێ شوێنی شەیطان بکەوێ بیکا بە دۆستی خۆی خەسارەتمەند دەبێ بە خەسارەتمەندێکی ڕوون و ئاشکرا بۆیە ئەو کەسەی شوێنی ئیبلیس و شەیطان بکەوێ ئەمە موقیفەکەیتی لە ڕۆژی قیامەتە بۆیە بۆیە با ئاگەمان لە خۆمان بێ هەموو تاوانێک کە دەیکەین بەهۆی ئیبلیسەوەیە ئەو کەسانی کە تاوان دەکەن ئەو کەسانی کە خراپەکاری دەکەن نوێژ ناکەن خوا ناناسن زینا دەکەن خراپەکاری دەکەن بگەڕێنەوە لە ڕۆژی قیامەتە ئەگە تۆ بنەکەن ئەمە دەمسپێکەی ئێوەیە ئەمە ئەو ئینسانە نامردەیە ئەو جنۆکە نامردەیە کە ئەوەی مەردایەتی و پیاوەتی و صیفەتی پیاوەتی بێت تێدا نییە چونکە جنیش پیاوی هەیە وەکو مرۆڤ ئیبلیس پیاوە بەڵام پیاوی جنە بۆیە ئەوەی پیاوەتی و صیفەتی پیاوەتی بێ لە ئیبلیسانی ئەوەی وەفا بێ لە ئیبلیسانیە هەر کەسێ شوێنی بکەوێ بەخوا لە ڕۆژی قیامەتە ئەم ناماقۆڵیانە بەرامبەری دەکات دولۆڕی بەڕێستان بۆیە ئاگادار بن دوژمنی خۆتان بناسن خوای گەورە دەفەرمێ شەیطان دوژمنتانە ئێوەش بە دوژمنی قبولکەن بە دوژمنی بزانن ئەگەر بە دۆستی بزانی لە ڕۆژی قیامەتە ئەوە تەعزیبی نەفسیتدا و بێمنەتە لێت ئەو کاتە دەیبینی خوای پەروەردگار ڕەحمە لێ بکات چی بەسەر خەڵکی جەهەنەما دێت بۆیە با لە کۆتاییدا دەڵێن بە خۆماندا بچینەوە ئەوە خوتبەی ئیبلیسی مەلعونە بۆ ئەهلی دۆزەخ بۆ شوێن کەوتوانی ئەوە بێوەفایی و بێمنەتی ئەوە بەڵام ئەگەر بە قسەی خوا بکەی بە قسەی پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم ئەوە لە بەهەشتا بۆ خۆت ڕێز لێ ئەگیرێ حرمەتت لێ ئەگیرێ خوای گەورە پێتان ئەفەرمێ بە ئالی بەهەشت ئەفەرمێ ڕازین بەو شتانەی کە پێتانم بەخشیوە زیاترتان بدەمێ خوای گەورە دەبینیت بینینی خوای پەروەردگار خۆشە بینینی پێغەمبەران خۆشە سەلامی خوایان لەسەر بێ خواناسان و پیاوچاکان یا بینی ئیبلیس و فیرعون و ئەبوو جەهل و ئەم مەلعونانە مرۆڤێک توخوا یەک مرۆڤێک هەر لە دنیادا ئەم شەش صیفەتەکە باسم کرد ئەم شەش قسەیە مرۆڤێک یەکێک لەمانەی تیا بێ لە دنیادا تخوا هاوڕێتیەکەی تخوا دوو صیفەتی لەمانەی تیا بێ هاوڕێتیەکەی نا وەڵڵا ئەی باشە بۆ ئیبلیس ئەم هەموو سەپڵە و بێوەفایی هەیە ئەم هەموو بێمنەتی هەیە هێشتا بە قسەی دەکەی بۆیە بە خۆتان نابچنەوە ئەی خوشکانی خۆتان ڕوت کردوتەوە لە ڕۆژی قیامەتە باجی ڕووتی خۆتان نەدەن ئەگەر تۆ بنەکەن بە دڵنیایەوە ئیبلیس تاوانبارتان نەکات نەک دەستخۆشیتان لێ بکە ئەوە سەقافەت نییە ئەوە پێشکەوتن نییە ئەوە قسەی ئیبلیسە لە دنیا بەڵام لە قیامەتە لێ باوەڕم بۆ قسەی نێ و درۆم کرد